بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکیەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان بەرەو قۆڵبوونەوە چوونەوە هەردوو لا یەکتری تۆمەتبار دەکەن چی پارتی دموکراتی کوردستانە پارتی کرێکاران تۆمەتبار دەکات بە داگیرکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەریشدا پارتی کرێکاران دەڵێت پارتی بە فشاری تورکیا دەیەوێت شەرمان لەگەڵ بکات. ئەم شەو لەگەڵ بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار باز لە ناکۆکیەکانی پارتی و یەکێتی و ڕێگە چارە بۆ ئەو ناکۆکیانە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. تا دێت ئاڵۆزیەکانی نێوان هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان قوڵتر دەبێتەوە بە جۆرێک گەیشتۆتە لێواری تەقینەوە و پێکدادانی سەربازی. شەڕی براکوژی ماڵوێرانی بە دوای خۆیان هێناوە، خوێنڕشتنی بەدواوەیە، کاولکردنی وڵاتی بەدواوەیە و لە شەڕدا کەس براوە نییە و بە تایبەت دەگەر شەڕەکە شەڕی ناوخۆ بێ و شەڕی کوردکوژی بێ و کورد بکوژێ بەڕاستی ئێمە لە مێژووی دوور و نزیکە زەرەری گەورەمان کردووە. ئێمە چەندین ساڵ دواکەوتوین بەهۆی شەڕ و ململانێ و ناکۆکی ناشەریفانەوە بۆی شەڕی براکانەوە. بۆیە لەم ڕوانگەیەوە لە ڕوانگەی هەستکردن بە مەسئولیەتەوە بەرامبەر بە وڵاتەکەمان ئێمە داوامان کردووە پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەت ساز بدا بۆ دیراسەکردنی ئەو دۆخە و دانانی ڕێوشوێنێکی ئاشتیانەی نیشتیمانیانە بۆ دەرباسبوون لەو دۆخە و ڕێگەگرتن لە هەر ئەگەرێکی شەڕ. ئێمە لە بارێکی زۆر ناهەمواری خراپی دەرونی و لەباری خراپی ئابووری و سیاسی ئاژینجا ئەمە شەڕێکشی بێتە سەر بەهانە بۆ ئەم شەڕە هەر کەسێ بێ و هەر لایەنێ بێ و هەر لایەنێک بیکات و هەر لایەنێ دەست پێشخەر بێ و هەر لایەنێکیش وەڵامی شەڕ بە شەڕ باتەوە ئەوانە هەمووی محکوم ئەکرێن. حاڵەتەشان نابێ یەکێتی و گۆڕان کە لە حکومەتان ملبەن بۆ ئەو داوانەی کە پارتی ئەیکات دەهۆڵی جەنگ لەلایەنی هەر لایەنێکەوە دەهۆڵی جەنگ لێ بدرێ ئەبێ هەموو لایەک محکوم و ڕسوای بکەن. بە بڕوای چاودێرانی سیاسی کورد ئێستا بەرگەی هیچ شەڕێک ناگرێت و دۆخی ئابووری هێندە خراپە لە بری چارەسەرکردنی کێشەی هەوڵاتیان و باشکردنی بژێوی ژیانیان. هەڵەیەکی گەورەیە دەست بۆ شەڕی براکوژی ببرێت و جارێکی دیکە ئەزمموی تاڵی شەڕی ناوخۆ دووبارە ببێتەوە. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان واقعیانە مامەڵە بکە ئەوی شەوەیە شەڕی ناوخۆ لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم نییە و خزمەت بە خەڵکی کوردستان ناکە دواتر ماڵوێرانی و کاولکاری زۆرتر بەدوادادێنێ و خزمەت بە داگیرکەرانی کوردستانەکە و حکوومەتی هەرێمی کوردستان نە ئیمکانیاتی دارایی و نەیمکە هێز و توانایەوەشی هەیە بەرگەی شەڕێکی تر بگرێت. هەر یەکە لە پارتی و پەکەکە هەڵمەتی میدیایان دژی یەکدی دەست پێ کردووە و یەکتر بە هەوڵی نانەوەی شەڕ تۆمەتبار دەکات. سیاسەکانی کورد جەخت دەکەنەوە پێویستە ئەوانەی دەهۆڵی شەڕ دەکوتن کۆتایی بەم ئاژاوێ بهێن و لەوەی کە هەیە کێشەکان قوڵتر و ئاڵۆزتر نەکەن. دەهۆڵی شەڕێک لێ ئەدرێ کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە، لە بەرژەوەندی پەکەکە نییە، لە بەرژەوەندی پارتی نییە، لە بەرژەوەندی یەکێتی لە بەرژەوەندی هیچ کەسێک نییە. ئەوەندەی من دقەتم داوە لە زیاتی ئەوەی هەوڵی خاوکردنەوەی ئەو گرژیانە بدرێ بەداخەوە تا دێ بارودۆخەکە گرشتر دەکەن چێ لە دامودەستگاکانی ڕاگەاندن چێ دامودەستگاکانی حکوومەتیش. ینی ئەو بیان نامانەی چەند ڕۆژی ڕابردوو ئەو ڕاگانەی چەند ڕۆژی ڕابردوو دەرکران هەمویان ئاماژەن کە شەڕێک بەڕێوەیە و من ئێمە ئەزمموی شەڕی ناو خۆمان هەیە، ئەزمموی شەڕی براکوژیمان هەیە، ئێمە ماڵوێران بوونە تێدا بۆیە ئومێد دەکەین ینی ئەو شەڕە هەڵنەگیرسێ. لە چەند مانگی ڕابردوو پاش هێرشە زەمینە چڕەکانی تورکیا بۆ سەر پەکەکە پارتی دیموکرات جوڵەی بە هێزی پێشمەرگە بۆ ناوچە سنووریەکانی لەگەڵ پەکەکە کردووە. ئەوەش مەترسی هەڵگیرسانی شەڕی لە نێوان ئەم دوو هێزا دروست کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن. سوپاس مامەدەبوونتان زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بڵێن کێشەی نێوان پەکەکە و پارتی کێشەیەکی هەنووکەیە یاخۆ بڵێن ڕێگوڕیشەیەکی هەیە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە دڵنیاییەوە کێشەیەکی هەنووکەی نییە، ئەمە تەنها سەر هەڵدانەوەیەکی کاتیە لە کێشەیەکی دوور و درێژ کە هەر لە سەرەتای نەوەتەکانەوە دەست پێەکە کە کاتی خۆی شەڕی هاوبەشی یەکێتی و پارتی و پەکەکەی لێکەوتەوە لەبەرەوەی کە دوای ئەوەی واقعی هەرێمی کوردستان دروست بوو دیارە پێشەوە هێزەکانی باشووری کوردستان یارمەتی پەکەکەیان داوە لە کاتی دروست بوون و باڵبوونەوە ئەم جۆرە شتانە. بەڵام کاتی واقعی هەرێمی کوردستان دروست بوو بەشێک لە کوردستان کەوتنە ژێر کۆنتترۆلی
هێزە کوردستانی باشوورەوە ئەم واقعە نوێیە لە ڕاستیە ڕێخستنێکی نوێی پەیوەندی نێوان پەکەکە وەک هێزێکی چەکدار لە دەرەوەی وڵاتی خۆی کە تورکایە ئەیویست لەگەڵ هەرێمی کوردستان دیارە لە نەوەتەکانە لە ساڵی 1990 دوو ڕێکەوتنامە هەیە لە نێوان پەکەکە و حکوومەت هەرێمی کوردستانە کە ئەو کاتە لە یەکێکیانە کۆسەر ڕەسوڵ سەرۆک وەزیران بووە پەیوەندیەکان ڕێکخراوە کە پەکەکە لێرەوە هێرشی چەکداری نەکاتە سەر ئەو بریندارەکانیان لە خەسەخانەکەی ئێرە و نەخۆشەکانی وەرگیرێ ئازادی چالاکی ئازادی سیاسیان هەبێ و کۆمەڵشتی زۆرە ئەم ڕێکەوتنە لە ساڵەکانی هەر لە سەردەمی حکوومەتی یەکگرتو لە سەردەمی حکوومەتی یەکگرتووام ئەم ڕێکەوتنە کراوە دیارە دوای ئەوەی کە تێپەڕی شەڕی ناوخۆ لە باشووری کوردستان کشایەوە چەند جارێکی تر یعنی شەڕ بۆەوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ئەو هێزەکانی یەکەتی لە قڵاو لە شوێنێتیر و لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە زیاد لە 4,000 کوژرا و برینار لە نێوان پەکەکە و هێزەکانی باشووری کوردستانە هەیە ئەمە درێژەی کێشە تا ئەمە آخر جەولەیە لەو جەولانە لە ڕاستیە ئەمە ئەو مێژوەمان کە هەیە ئێمە ئەو مێژووە تا ڕادێ دیفاکتۆیە ئەمری واقعە تەبیعی کە دوایی هێزەکانی پەکەکە و سەرکردایەتیان لە لوبنانەوە گواسترایەوە بۆ قەندیل تورکەکان خۆشیان ئاگیان لێبوو عێراقەکانی ژاگیان لێبوو ئەمانی شاناگیان لێبوو بەڵام کاتێکە هێزێکی چەکدار هەیە و لێرە حکوومەتێک هەیە و دژایەتێکی مێژوویش هەیە یەکتر قوبوڵ نەکردنیش هەیە لاوازی ناسیۆنالیزم زوتنەوەی نەتەوایەتی کوردیش هەیە فشاری تورکیا هەیە سنجار و دوای شەڕی داعش و ناوچە جێنا کۆکەکان و ململانەی پەکەکە و پارتی لەو ناوچانە هەیە ڕۆژ ئاوای کوردستان هەیە کە لەوێش بێ کاچەشان و بەریەکەوتن هەیە کە هێزەکانی ڕۆژ هەیە ئەنەکەسە هەیە و لەوێ پێدە هەیە و یەپەگە هەیە هەموو ئەمانە تێکەڵ بەیەک بوون دیارە خەڵکی تری لەسەر خەتە بۆی کە بۆیە جارێکتر بەداخەوە گرژیەکان سەرەن هەڵداوەتەوە کە خەڵکی کوردستان نیگەرانیشە بۆی کە جەولەیەکی تری شەڕی ناوماڵی کوردەست باش ینی بڵین ئێستا ناکۆکیانی پەکەکە و پارتی تەنە لە سەراستی باشووری کوردستان نییە لە سەراستی ڕۆژاوا و لە سەراستی ڕۆژئاوا و باشووری کوردستان و ڕەنگە تۆزە ڕۆژهڵاتیشی تێبکەوێ بە حکمی ئەوەی هەندێک لە هێزە ڕۆژهڵاتیەکان نزیکن لە پارتی دموکراتی کوردستان و هێزە کوردستانەکانی باشوور بەڵام بە شێوەیەکی سەرەکی لە باشوور و ڕۆژئاوای کوردستان زۆر زەقە خۆمە نەزانین لەم دوایە ڕێکەوتنامەیەک لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە هەبوو سەبارەت بە جۆرێ لە بەڕێوەبردننی هاوبەش بۆ ناوچە جێناکۆکەکان لەسەر ئاستی سنجارە ئاوەرەکان بگەڕێنەوە هێزەکانی پەکەکە لەو ناوە بچنە دەرەوە هێزەکانی حەشتی شعبی تا ڕادەی لەو ناوە بچنە دەرەوە ئەمە پەکەکە بە دژایەتی خۆی زانی ئەمە بەیەکێ لەو هەوڵانەی زانی کە پارتی ئێوێت تەبیعی ئەمە یەکێتی ئەوروپا پشتیوانیان لێکرد نەتەوە یەکگرتوەکان پشتیوانیان لێکرد ئەمریکا پشتیوانی لێکرد بۆیە ئێستا پەکەکە پێی وایە جۆرە لە گەلە کۆمەکی لەسرە ئەمە شەڕەتەنها پارتی نییە ئەگەر هەڵگیرسێ هیوادارین هەڵنەگیرسێ بەڵکو ئەمریکەکان ئاگیان لێ و چرای سەوزی بۆڵەکەن تورکەکان لەسەر هێڵن عێراقیەکان لەسەر هێڵن هەتا یەکێتی ئەوروپا و ئەمانە بە جۆرە لە جۆران ئاگیان لێ و کۆماری ئیسلامیان بە جۆرە لە جۆرە بەشدارە یعنی پارتی دموکراتی کوردستان لایەنێگە بێ لەو لایەنانی کە بەشداری شەڕەکایە و ڕەنگە ئەگەر شەڕەکە هەڵگیرسێ جیهادیەکانی سووریاش لە ڕێگای هەندێک هێز و وڵاتەوە ئەم جۆرەشتانە بەشداری شەڕەکە بکەن وەکو چۆن لە لیبیا و لە ناگۆرن و قەرەباخ و ئەم جۆرەشتانە بەشداریان کرد ئەوە زانیاری ئێستا زانیاری نییە لێکدانەوەی و قیاسکردنە پێوانەکەی ئێستا لە چەند ناوچەیەکی پارێزگای دۆکەیە یعنی هەر تەنها ئەگەر شەڕ دروست ببێ وەکو ئەگەرێک یعنی تەنها پارتی بەشدار نابێ ئەگەر شەڕەکە دروست بێ بە بڕای من پارتی بەتەنیا ناچێتە ناو شەڕەوە ئەگەر ڕەزامەندی ئەمریکەکانی لەسەر نەبێ عێراقەکان هاوکاری نەکەن تورکەکان هاوکاری نەکەن ئێرانیەکان تێگەیشتنیان بۆی نەبێ و ئەوروپا و نەتەوەیە گرتوەکانیش دانی کەم زۆر دژایەتی نەکرد لەبەرەوەی لە بیرمان نەچێ هێشتا پەکەکە لەسەر لیستی ترۆری ئەمریکایە دوو شتی تریش بۆ ئەمریکەکان گرنگە کە پیان وایە پەکەکە ڕێگرە لە بەردەم ئەوەیە ئەمریکەکان لە دیدی ئەمریکەکانەوە یەکەمیان ئەمریکەکان بە جۆرەی هەندێک زانیاری کە لە دەستگاکانی ڕاگەاندن لێرە و لەوێ بڵاو بۆتەوە لە سنتەرەکانی لێکۆڵینەوە ئەمریکەکان مەبەستیانە لە قۆناغی ڕابردوو هەندێک هەوڵیان داوە ئاشتبوونەوە و هاوپەیمانێتێکی کوردی تورکی پێک بێنن لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیان وایە پەکەکە ڕێگرە لە بەردەمی ئەمەیە
دووەمیشان ئەیانەوێ جۆرە لە ئاشبوونەوە لە یەکێتێکی کوردی لە ڕۆژئاوای کوردستان پێک بێنن و پەکەکەی یا بڵێن نزیکەکانی لە پەکەکە لە ڕۆژاوی کوردستان تا ڕادێ لە قەندیل جیاکەنەوە و قەندیل وەکو جاران هەژمونی لەسەر پەکەکەی لەسەر چەکدارەکانی ڕۆژئاوای کوردستان نەمێنێ لەسەر هەسەدەوەم جۆرەشتانە لەبەرەوە ئێمە پێداویستیەکی ئەمریکیە هەم بۆ ئەوەی کە ئەمریکا ڕۆڵی خۆی زۆرتر لەوێ بینێ هەم بۆی کە بیانوەکانی تورکیاش لاواز ببێ تورکیا نەبێ بەلەمپەرێکی گەورە و بیانوشی بەدەستەوە نەمێنێ بۆ پیادەکردنی ئەو سیاسەتانەی کە ئەمریکا لە ڕۆژاوی کوردستان هەیە دیارە ئەگەر بایدن دەرچێ بە بڕای من ئەمریکا ئامادەبوونەکەی بەهێزترە بێ لە ڕۆژاوی کوردستان باشە بەس وەکو چرای سەوز پێ دوای ئەمریکیەکان تورکەکان سەژلانی عێراقی ئێرانەکانیش بە جۆرە لە جۆرەکان شێوازی خۆیان چکە ئێرانەکان ئوسلوبی خۆیانێ چرا سەوزەکان بۆ پارتیال کردووە لەگەڵ پاک یانی بە بڕای من پارتی لە چوارچەوەی شتێکی لەو جۆرەیان نەبێ ئاسان نیە بە تەنیا بچێتە ژەڕی پێکەکەوە کە هیواداری نەو ئەو شەڕە هەڵ نەگیر سێ و لانی کەم سەقافەی دۆستەکەکانمان هەبێ دۆستەکەکان یەکێک بوون لەو دەوڵەتە کوردیانەی لە سەردەمی عەباسیە هەبوون یعنی ناوەڕاستی کوردستان مامۆستا عەبدوڕەقیب یوسف دوو بەرگی گەورەی لەسەر نووسیوە براشت لە نەوەتەکانە ئەو دوو بەرگەم کورد کردەوە لە نایملیکەیەکە بۆی وەک ڕۆشنبیری گشتی بیدەم بە خوێنەری کورد ئەو کاتاڵەن کاتێ شەڕ ڕووی لە میرنشینی دۆستەکیە کرد هەندێک لە میرنشینەکانیان لە پاشاگانیان زۆر عاقڵ بوون ئەو دەگەرێمە ئەم شەڕە بکەین چەند زەرەرەکەین ئەم شەڕە وڵاتەکەمان چی لێ دێ چەند پارەمان لەچێت چەند قەرزارە بین چەند وێرانە بین چەند باجە دەین لە پێشەوە بەشە لەمایانەدا بە دوژمنەکانیان و قانەعەتیان پێکردن کە وڵاتەکان وێران نەکردە ئاود ئێمە ئەم باجی لە پێشەوەی دەین ئەمە یەک لەسەر 4 و 5 و 6 ئەوەیە کاگەر شەڕەکە ڕوو بە ئەیدەین و وڵاتەکەشمانە پارێزین و خوێنی خەڵکەکەشمانە ڕێژین هیواداری نەم عقلیەتە جارێکتر لە کووردا زین و بێتەوە یەکێ لەو عقلە دەگمەنانە لە مێژووی کووردە کە تا ڕادێ جۆرە لە ناوازەیتە لە عقلی کوردیا عقلی دۆستەکەکان بووە کە ئاوا خۆیان پاراسووە لە شەڕ کە بەرەنجامی شەڕەکانیان خوێنەوەتەوە و خۆ پارازیان کردووە هەندێک جار بە پارەدان بەس ئەو مەترسیە پێشتر ئەیلانە کوردستانەکان هەمویان چی لێرە چی لە باکوور لە ڕۆژانە و توێمە شەڕی ناو خۆمان حرام کردووە ئەگەر حرام کرابێ مەترسیەک هەیە بە بڕای من شەڕی ناوخۆ چۆن حرامەکرێ شەڕی ناوخۆ بە بڕای من هەتاکو من لە وتارێکان نووسیم قسەکانم ڕەنگە دووبارە بن لە وتارێکە لە پێیجەکەی خۆم نووسی هەتا زمینەی مادی و معنەوی شەڕی ناوخۆ مابێ چۆن زمینی مادی ژەمێر زمینەی ئەو بغز و کینەی کە تاکو ێستا لە بەرامبەر یەک ماوە ئەو بێمتمانەیی کە تا ئێستا لە بەرامبەر یەک ماوە ئەو شەڕی سەرکردایەتی و نفوس و دەسەڵات و ڕێبەرایەتی کە لە نێوان ڕێبەرەکان و هێزە سیاسیەکان ماوە نەبوونی دام و دەستگای نیشتیمانی و نەتەوەی سەر و حیزبی کە چوارچێوەیەک بۆ چارەسەری کێشەکان دروستکە نەبوونی کولتوری گفتوگۆ لە کوردستانە و بوونی بژاردەی چەک و بەکارهێنانی هێز لە بەردەم هێزە جۆرا جۆرەکانە بۆ یەکلایەکردنەوەی کێشەکان مادام ئەم شتانە هەمویان مابن و فشاری دەرەکیشە بێ پیلانجێڕی دەرەکیشە بێ بێگومان بەڵێنی ئەم سەرکردە و فلان سەرکردە نە بڕیاری پەرلەمانی کوردستان و نە شەرەف و سوێن خواندنی ئەم جۆرەشتانە بەڕاستی هیچی گرەوی لەسەر ناکرێ هیچی زەمانەت نییە شەڕی ناوخۆ هەتا ئەم شتانە مابێ ئەگەرێکە لە بەردەممان هێزی چەکداریشی بڵێن کلاستی حزب ئەو مەترسی گەورێ ئەو تۆ هێزی سیاسیبی ئەگەر بژاردەی چەکدارت نەبێ ئەگەر هێزی چەکدارت نەبێ بژاردەی بەکارهێنانی ئەم هێزت نەبێ چۆنە شەڕی ناوخۆکەی شەڕی ناوخۆ ناکەی ئەو کاتە شەڕی سیاسیەکەی و ئەو کاتە دیارە ئەگەر جیاوازیەکیشت بوو دەستگای نیشتیمانیانەتەوەی ناوبژیوان هەیە ئایا لەسەر پارچەیەکی نیشتیمان بێ بۆ نمونە لەسەر ئاستی هەر پارچەیەکی کوردستان یا لەسەر ئاستی نەتەوەی و پارچەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ تۆ ئەو کاتە دەستگا هەیە و ئەبێ ڕێکەوتن هەبێ لەسەر لانی کەم هێڵە گشتیەکان و بنەما گشتیەکان کە ئێمە هیچ کەسمان نابێ لیلادەین و لەو چوارچێوەیە یەکتری تەواوەکەین و لە یەکتری تێگەین و چاو لە یەکتریە پۆشین بەڵام کات هێمانە نییە بێگومان تۆ هەموو ساتێک یا بڵێن لەگەڵ هەموو کێشە و گرژیەکە ئەبێ لەوە بترسی کە چەکی تیا بکات باش ئەوکو پێشبینی خۆت پێ دوایە شەڕ ڕوودەدات ئەوەی کێسەیەمە هەیە هەندێک بڵێن بەرکەوتنی چەکداری بەش ینی شەڕەکە پێ دوای هەر ڕوودەدات دوو هەفتەیە زەمینە سازیە کرێ زەمینە سازی دەرونی و جەماوەریە کرێ ڕاگەیاندنە کرێ شەڕ پێشەوەی دەست پێ بکە بێ لە ڕووی ڕاگەیاندنی و بیبیتەوە ئەبێ پاسا و بۆ شەڕەکەتە بێ
ئەبێ ڕەوایەتی کوشتن بە بەرامبەرەکانت بێ ئەبێ بیانکەی بە دوژمن بە پیلانجەر بە مەترسی خەڵک و ڕایگەشتی بۆ ئامادەکەی چەکدارەکانی خۆتی بۆ سازدەی بەداخەوە بەشێ لەما ئەوەی ئەبینین ئەکرێ و کراوە هیواداری نەگاتە بەکارهێنانی چەک بەڵام ئەبێت ترسمان هەبێت لەوەی کە ئەو گەرە بەسەر ئەگەری ئاشتی و سازش و بە یەکتری چارەسەرکردنەکانی شەسەرکرد. باش ئەی لایانی پەکەکەش پێدواویش خۆی ئامادەی شەڕی هەیە یاخود زۆرجار بازەوە دەکە ئایا پەکەکە شەرعیەتی هەیە لە هەرێمی کوردستان چونکە بڵێن بۆنمە پارتی دەڵێ شەرعەتی نییە لە بەرامبەر خەڵکی تر دەڵێ کاتی خۆشکە لایەنەکانی کوردستان شۆڕشیان کردووە لە خاکی ئێران بوونە تەنانەت لە قوڵایی خاکی ئێران بوونە بۆ چونت چێ لەو بارەیە خۆی کێشەکە ئەوەیە بوونی پەکەکە لە هەرێمی کوردستانە دیفاکتۆیە ئەمری واقعە لە چوارچێوەی ڕێکەوتنەکانەیە ئێمە چەند کێشەیەکمانەیە یەکەمیان پەکەکە لە چوارچێوەی چاولەیەکتری پۆشینە و ئەمەش ملکەچی ئیستبزاز و فشاری دەوڵەتی تورکیا و ئێران و ئەوانەیە لەبەرەوەی لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و کوردستانی ڕۆژهەڵات و باکوور سنووری نێودەوڵەتین سنووری کوردی نین سنووری نەتەوەی نین سنووری نێودەوڵەتین بوونی هەر هێزێک لە پارچەیەکی تری کوردستانە پێچەوانەی قانونی نێودەوڵەتیە بەتایبەتیش کە هیچ هێزێکی کوردی لەسەر ئاستی دنیاە وەک بزوتنەوەی نەتەوایەتی کوردی مامەڵەی لەگەڵا ناکرێت بەداخەوە کە پەکەکە لەسەر لیستی ترۆری نێودەوڵەتیشە کە ئەمە بەم جۆرێ ڕێکەوتنێکیش لە نێوان کورد و پەکەکەیان نییە کوردی باشوور و پەکەکەیان نییە فشارێکی دەوڵەتی تورکیاش هەیە بە بیانووی بوونی پەکەکە لە هەرێمی کوردستانە لێرەیە و بەشە لە باشووری کوردستان لەژێر دەسەڵاتی پەکەکەیە نەبوونی ڕێکەوتن لە نێوان ئەمان و هەرێمی کوردستانە و هەروەها فشاری تورکیا و هێنانی هێز بۆ تورکیا و بەستنەوەی ئابووری هەرێمی کوردستان لە ڕوهەندێک ڕوێ بە تورکیا و لە ڕێشەوە فشارکردن کێشەی قانونی نێودەوڵەتی و بەشێکبوون لە عێراق و هەروەها لە ئێران ئەو کاتێک کە ئێران مەسەر کوردێک گەگەر لە ئێران بوو بێ دەوڵەتی ئێران پشتیوانی لێ کردووە کوردی ڕۆژهەڵات دەسەڵات نەبووە ئەو پشتیوانی لێ بکا و دەوڵەتی ناوەند لەگەڵی نەبێ یا دەوڵەتەکانێتتر لەگەڵی نەبوون ئێستا ئەبێ عێراق پشتیوانی لە پەکەکە ناکە بەومانە جگە لەوەی ڕێکەوتن نێوان عێراق و پەکەکە عێراق و تورکیا هەیە کاتی خۆی کە هێزەکانی تورکیا ئەتوانن هەتا 20 کیلۆمتر بۆ قوڵای عێراق بێنە پێشەوە بۆ ڕاوەدونانی چەکدارەکان ئەمانە کێشەن مادام کێشن ئێمە لە ناوچەیەکی زۆر گیر و گرفتاویاژین کورت لە ناوچەیەکی زۆر ئاڵۆژازی لە چوارچەوەی کۆمەڵێ دەوڵەتی دژ بە پرۆژەکەی ئەژی لانی کەم ئەبێت تۆ لێک تێگەیشتنت تەبێت چۆن خزمەت بەیەکەکەی چۆن خزمەت بێ چۆن خۆت لە پلانەکانە پارێزی تۆ ئەگەر دانیشتن نەبێ گفتوگۆت نەبێ ڕێکەوتن لەسەر پرەنسیپەکان و بنەماکان نەبێت تێگەیشتن بۆ یەک نەبێ من لە ئارانە تیڤی باسم کرد بۆ نمونە ئەگەر ئەو تێگەیشتن هەبێ هەتا تۆ توانی دۆخێکی وا ئەگەر هاتە پێشەوە ئەگەر فشارێکی زۆری تورکیا و ئێران و ئەمریکا و ئەمانە لەسەر بوو بۆ نمونە ناتوانانی بە شەڕێکی ساختە لەگەڵ پەکەکە تێپەڕێنی ناومنا شەڕی ساختە بۆ نمونە سیناریوێ دروستەکەی هەندێک شەڕەکەی ئەو هەندێک پاشەکشەیەکە تۆ هەندێک تەقاکەی یعنی چەند ڕۆژە گەخانێ بە کەمترین زیان لە فشارەکان دەرەچی بەس کە لێک تێگەیشتن نەبوو کە تینوبی بەسەری خوێنی یەک کە دوژمنایەتی یەکترت کرد کە پەکەکە ڕعایەت هەرێمی کوردستانی نەکرد هەرێمی کوردستان و پارتی دیموکراتیش بۆ نمونە لە فکری ئەوەیە بوو ململانەی پەکەکە لە سنجارەوە تا ڕۆژەوەی کوردستان و تا قەندیل بە جۆرە لە جۆرەکان پاکتاوکە لە قازانجی بەو جۆرە لە قازانجی بارودۆخی خۆی و باشووری کوردستان بینێ لێک تێگەشتن نامێنێ و زۆر جاروریانەبی بە شەڕە تەقێت باشە بەس ئەو شەڕی کە هەیە لە نێوان پارتیە حکوومەتی هەرێم و پەکەکەیە ئەگەر بڵێن ئەو گرژەیە کە هەیە بە پلەی یەکەم نەخ بە پلەی یەکەم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەکەکەی ئەوەی تاکوێستا بەڵام بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی هێزی گەورەی پلەیەکی هەرێمی کوردستانە لانی کەم بە شێوەیەکی ئاشکرا سەرۆکی حکوومەتی هەیە سەرۆکی هەرێمی ئەوانە یعنی بەشێکی باش لە حکومڕانی لە وڵاتیایی ئەوانە بە جۆرە لە جۆرەکان هەرێمیشی تێواگلێ بە باش و بەخراپ هەرێمیشی تێواگلێ بەس پێ دوایە وەکو تورکیا فشاری لەسەر پارتی ئێستا زۆر چڕ بێ بۆ شەڕە بە بڕای من پارتی فشاری لەسەر تورکیا زۆرە وەکوتم لێک تێگەیشتنەکە ئەمریکەکان و عێراقەکان و ئەوانشی لەگەڵایە و تێگەشتنی ئێرانیش هەیە بەس فشارەکە تورکیا زیاتریان ئەمریکیەکانیان ئێرانیەکان پێ دوایە من زانیاری ناڵێم من تەحلیلەکەم بە دڵنیایەوە فشاری تورکەکان بە پلەیەکە
و باش یعنی سەفقەیە هەندێکی سەفقەیە لە نێوان عێراقەکان و ئەمریکەکان و تورکەکان و هەر پەیوەندی بە قەندیلەوە نییە تۆ لەوێ ئەوم بۆ بکەم من لەوێ ئەوەت بۆکەم تۆ لەوێ ئەوە بۆکەم یعنی کۆمەڵە فشارەکە کۆمەڵی بومبەست دروست کێشەیە هیچ پەیوەندێکی بە کێشەی میلەت و خەڵکوانەوە نییە کێشەکە لەسەر چییە بڵین کار دوێزەکە وەکو دوو هێز کە ئێستا لە ململانیدان ئەسڵی کێشەکە لەسەر چییە؟ ئەسڵی کێشەکەەوە کووتمان بەشێکی پارتی و پەکەکە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە ململانی یەکەکە پارتی و پەکەکە دوو هێزی سەرەکی کوردن لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە ئەم دوو هێزی سەرەکی کووردە لە پێشەوە پەکەکە لە هەر چوار پارچەی کوردستانە هێزی دروست کرد بۆی کە بتوانێت کاریگەر بێ و لە چوارچەوەی استراتیژی خۆی لە هەر چوار پارچەی کوردستان و هەروە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەکاریان بێنێ ئێستا پارتی دیموکراتی کوردستانیش بە جۆرە لە جۆرەکان خەڵکی هەیە هێزی هەیە بە پلەی یەکەم لە ڕۆژاوی کوردستانە بە ناڕاستەوخۆ لە ڕۆژهەڵات و لە باکووری کوردستانەش خەڵکی هەیە منافەسە لەسەر ڕێبەرایەتی لەسەر نفوز لەسەر دەسەڵات لەسەر ئەستی هەر چوار پارچی کوردستان هاکەن ئەمە بە جۆرە لە جۆرەکان پاشخانی برینداریان هەیە لەگەڵ یەک شەڕیەکیان کردووە لە ڕوویەکی ترەوە واقعی هەرێمی کوردستان هەیە و واقعێکی پەکەکەش هەیە پەکەکەش لەگەڵ حکوومەتی تورکیا شەڕەکە فشاری تورکیا دێت بۆ سەر هەرێمی کوردستان لێک تێنەگەیشتنی شەیە لە هەردوو لاوە لێک تێنەگەیشتن هەیە لە هەردوو لاوە ئەمانە هەمووی کاریگەرن بە جۆرە لە جۆرەکان مادام شەڕەکەش لەسەر هەرێمی کوردستانە و لەناو هەرێمی کوردستانە بە باش یا بە خراپ بەرژەوەندیەکانی تێکڕای هەرێم و گەلی کوردستانیش کاریگەرە بن بۆ شەڕ باشە بەس بڵێن پێ دوایە ینی هێزە کوردستانەکان هاوکاری دەستگای هەواڵگیری تورکیا بکەن لە ڕابردوو زۆزا پەکەکە بەسەر لە ئەندێک لایەن تۆمەتبار دەکات پێ دوای ئەو ئەماهەنگی هەبێت یا بڕای من لەگەڵ هەموو وڵاتانی دراوسی هەمانگی هەیە هەماهەنگی بۆ لێدان لە پەکەکە بڵێن یعنی هەماهەنگی هەیە بۆ ئاڵگۆڕی زانیاری هەیە لەگەڵ وڵاتانی دراوسی باشە ئەی سەبارەت بە ئەوەی کێت چۆن دەتوانرێت ڕێگری لێ بکرێت ئێستا قۆناغەکە ئەوەیە بتوانرێت ئەم شەڕە ڕوو نەدات کەرچەنە بەڕێزووتت ئێستا لەسەر ئاسی میدیایی ڕێگەی بۆ خۆش دەکرێت لە بڵێن هەردوو لاوە ئێستا دەرچەیەکەیە ڕوو نەدات یعنی بێ هەموو هەوڵێک بین لە ڕاستیا بۆی شەڕەکە ڕوو نەدا لەبەرەوەی ئێمە من لە شوێنی تریژ و تومە ئەزمموی شەڕی کوردی پێمانەڵێ هیچ هێزێک بەسەر هێزەکەی ترە ئاسانیە سەرکەوێ و کێشەکان لە کوردستانە لە ڕێی شەڕە یەکلایی نابنەوە لەبەرەوەی تەنها هێزە خودیە کوردیەکان کاریگەر نین بەسەر دیاریکردنی چارەنووسی شەڕەکەەوە بەڵکو ئێران و تورکیا تا ڕادەیەکی زۆر هاوسنگی هێزەکان و جۆری ئیدارەکردنی شەڕەکە و چارەنووسی شەڕەکە دیارریەکەن نەک توانای خودی هێزەکان شەڕی ناوخۆی ناوەتەکانی باشووری کوردستان باشترین بوو هەتا ئەگەر بە بڕای من ئێرانش بەشداری شەڕەکە بکە و چارەنووسی پەکەکە ببێ بە چارەنووسی پڵنگەکانی تامیل و لە قەندیلی شەڵکەندرێن ئێران بە جۆرە لە جۆرەکان هەموو پەکە یعنی تا پاک تاوکردنی هەموو پەکەکە ناڕۆ پەکەکە پاشماوی پەکەکە هەر یارمەتیانەدا یعنی وەلێرەش قوڵایی هەیە یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەگەر بەشێکیشی لە ڕێی وەزارەتی پێشمەرگەوە بەشداری شەڕەکە بکە بە بڕای من بەشەکەی تری وەک هێزەکانی هەفتە ئاسانێ بەشداری شەڕەکە بکەن خوا بکە ئەگەر بە پێچەوانەوە شەڕەکە نەبێ بە شەڕێکی باشووری لێرەش چکم بە بڕای منەوە شەڕە ببێ لێک دوورکەوتنەوە پارچەبوونی زۆرتر لە باشووری کوردستانە دروستە بێت ئەبێ ئەو مەترسیەمان نەبێت کە دروست سپێتانی هێزی حزبی پارتی بکێتیش یانی بەجو ئەگەر وەش نەبێ بەدگومانەکە زۆرترە بێتەوە و بەش لە ئەو ناکۆکیانەی لە نێوانیان هەیە قوڵترە بێتەوە باش ئەی وەکو ئێستا بڵین چی وەکو مراد قڕێران کە فەرماندەی هێزی چەکداری پەکەکەیە چی وەکو مەسعود بارزانی سەرۆکی پارتی ئەوان دەتوانن چ ڕۆڵێک ببین دەتوانن ئاوێک بەم ئاگرەدا بکەن بە دڵنیایەوە ئەوانە بڕیار بەدەستی ناو هێزەکانی خۆیانن ئێستا کاک مەسعود دەتوانێت نەهێڵێ ئەو شەڕە هەر ڕوو بە ئەو توانایی هەیە دەتوانێت ئەو توانایی هەیە کە نەتەوێت ڕوو خواستیە پێ دوایە و پارتی کرێکارانی کوردستانیش کە مراد قەیرەلان یەکێکە لە کەسە دیارەکان و بڕیار بەدەستەکانیان و بەناوی پارتی کرێکارانی کوردستانەوە قساکە ئەتوانن زۆر خۆیان لەو شەڕەلادن و زۆر گرنگە پەکەکە خۆی لەو شەڕەلادا ئەگەر سازشیان شان کردبێ ئەگەر هەندێک ناوچەشیان چۆڵ کردبێ ئەو شەڕە لە قازانجیان نییە لە قازانجی کەسیش نییە و بەتایبەتی لە قازانجی ئەوان نییە ئەبە زۆر گرنگە پەکەکە تۆزێ دووربینانەتر بیرکەنەوە هەتا ئەگەر باسی بەرگریژەکان مەرجیە باسی بە بستی ئەو شوێنانە بکەن کە ئێستا لێنی چونکە وەکووتما خۆشیان باسیەکەن لە ڕاستیە کە ڕەنگە نەخشەکە تۆزە گەورەتر بێ و ئامانجەکان لەسەر ئاستی پەکەکە تۆزی قوڵتر بێ و پارتیش بە جۆرە لە جۆرەکان
لە چوارچێوەیە کابێ و ڕەنگە خۆ حەزیش نەکەن مەرجنی هەموو پارتەکان حەزکەن بۆی بەشداری لەو شەڕەیە بکەن یعنی بە دڵنیای و جیاوازی بیر و بۆچوون لەناو ئەوانیشی بارزانی ئەوەی تێرا بوو شەڕ ڕابگیر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەوتە ئێستا و دەتوانێت شەڕەکە ڕابگرێت ئەوەی بینم ئەوەی تا ئێستا هەیە زمینە سازکردنە بۆ شەڕ ئەوەی تا ئێستا هەیە زمینە سازکردنە بۆ شەڕ پەیامەکەیم دوای بەرزانیش بە جۆرێ لە جۆرەکان ئەو ئاماژەی تیا بوو دیارە کە بەرزانی لە پێشەوە وتی من شەڕی کورد بە کوردم لای خۆم حرام کردووە و جارێکی تر ئێمە بەشداری هیچ شەڕێکی کورد بە کورد ناکەین و شەڕ لە ناوی ماڵی شەڕ لە ناو ماڵی کوردان ناکەین ئەمە دەوری ئەژنۆ 10 ساڵە بەرزانی ئەم قسەیەکە بەڵام لەم پەیامەیە جۆرە لە پاشەکشەی تیا بوو وتیم قسەی من نابێ وا لێک بدرێتەوە کە هەر شەڕ فرۆشیەکە بوو هەر شتێک بوو ئێمە بە جۆرە لە جۆکە یعنی ئاماژەیەکی تیا بوو کە جارێکتر بەکارهێنانی چەک و شەڕی ناوخۆی وەک ئەگەرێ خستبەوە بەرچەوە ئەی ڕۆڵی لایەنەکانی دەرەوەی بڵێن پارتی و دەتوانن قسەی خێری ئەبێ حیزبە سیاسیەکان لە باشووری کوردستانە لانی کەم لە ناو خۆیان ئێستا دانیشتێ بکەن باسێکیان بارودۆخە بکەن هەموو ئەوانەی خۆیان بەدڵسۆز دەزانن ئەکرێ ڕۆشنبیران و ئەم وڵاتە قسە لەسەر مەترسیەکانیان بارودۆخە بکەن زانایانی ئاینی باز لە مەسرتکانیان بارودۆخە بکەن پەرلەمانی کوردستان بەداخەوە سەرۆکەکەی بەیاننامە دەرەکە و جێگرەکەی بەڵام ئینایەکە لەو دەستگایانی کە پێویست بوو قسە بکە زۆر گرنگە لە نزیکەوە قسە بکرێن مەسەل حیزبەکان کۆ بنەوە قسە بکەن مەسەل فراکسۆنەکان بەیەکەوە قسە بکەن خەڵکی کێشەی وڵاتی ئێمە بەیەکەوە قسە نییە چوارچەوەی بەیەکەوە قسەکردن نییە هەتا دەست پێشخەری جەماوەری ئەگەر هەبێ لەم لاولاوە و قسەکردن لەگەڵ وڵاتانی تر ئەوانەی پەیوەدیدارن بە ئەم وڵاتانەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ نەتەوەی گرتوەکان لەگەڵ مەسل جۆ بایدن کە لەم تازە دێتە ئەگەر دەرچێ هەچەند ماوەی دوو مانگونی و ئەو ناوە کاتی ئاڵگۆڕی دەسەڵاتی پێویستە ترم شتانە هەموو بژاردن جالی کوردی لە ئەوروپا پارچەکانی تری کوردستان و هەڵوێز دەربڕینیان هەموو ئەوانە بژاردە باشە بە سەبارەت بە کێشەی کورد لە تورکیا بڵین بۆچی ئێستا زیاتر کێشەکەەوەی لە هاتووە کە لە ڕوانگەیەکی عسکەری چارەسەری بۆ بدۆزێتەوە پێدوای پەیوەندی بە پەکەکەیە یاخود بڵێن هەر دادوەش پێدان و ئەردۆغانیش پاشەکشیان بەوە کرد کە لە ڕووی سیاسیەوە بێ نازم لە ڕووی ئابوووریەوە بێ کێشەی کورد لە تورکیا چارەسەر بکرێەوە لەگەڵ پەکەکەش بگەن بە ئەنجام و ئەم شەڕەش لە باشوور بڵێن نەبێت بە بڕای من پەیوەندی بە پەکەکەەوە هەیە و پەیوەندی بە دەوڵەتی تورکیاشەوە هەیە دەرفەتێکی زۆر زۆر زێڕین کاتی خۆی هاتە پێشەوە دیارە لە 2015 دەرفەتە زێڕینەکە کە هەدەپە نزیکەی 88 کورسیانە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان ئیسلامیەکان ڕۆشنبیران خەڵکی بێلایەن داوایان کرد لە پەکەکە و لە هەدەپە ئەمە دەرفەتێکی زێڕینە ئێوە ببن بە هاوپەیمانی ئەکەپا بیبن بە هاوپەیمانی ئەپا و بۆ یەکەم جار بەشداری حکوومەت بکەن لە تورکایە و هەروەها هەندێک خەڵکی تر لەوانە برات شتم نووسی کە ئێوە هاوکار بن لە گۆڕینی دەستوری تورکایە دەستور ڕیاسی بێ پەرلەمانی بێ چی بێ 100 ساڵە سیستم لە تورکیا پەرلەمانی بێ کورد بێ حرمەتی پێکرێت دانی پیان نانرێ بە تورکی چیاییە ئەمە زۆر مەسەلە نیە لە کووردا مهم ئەوەیە ئێمە ئێوە وەکو سەفقە بەکاربێنن بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد ئەوان بەداخەوە کە نە دەوڵەتی تورکیا ئەو داهاتە پێشەوە یعنی ئەمانیش لە دو ڕۆژە نەخشەی شەڕی شارەکانیان کێشە ئەوە بوو بەداخەوە نزیکەی 2000 کەسێکیش لەو ناوانەیە تیاچون بوونە قوربانی خەڵکێکی زۆر زەرری کرد ڕای گشتی کوردستانی تا ڕادەیە لەوێ ناومێت بوو بەش بە حاڵی خۆم لەبەرەوەی لەوێ ئەتوانی ئیشی قانونی بکەیت هێزی وەکو هەدەپەت هەبێ بەش بە حاڵی خۆم من پێم وایە بۆ کورد بەرهەمی خەباتی مەدەنی بەرهەمی زۆرترە لەبەرەوەی پەکەکە وەک بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی لەسەر ئاستی دنیا دانی پیانەنراوە بەداخەوە لەسەر لیستی ترۆری ئەوروپا و ئەمریکا و یعنی زۆر شوێنی ترە ئەم شەهیدانەی لەم شاخانە ئەدرێ ئەگەر لە خەباتی مەدەنیە لە کۆڵانەکانی ئامەد و باتمان و شۆڕناخە بدرێ لە دەرەوەی فۆرمی چەکداریەوە هەم دنیا بە قوربانی ڕێگای ئازادی قوبولیەکە بە بڕای من هەم کاریگەرتری زۆرتریشی لەسەر گۆڕانە خۆشی پاشەخشی نەکردووە لە زمانی گفتوگۆ ئەگەر چارەسەری کێشەی کورد چکە وەختێک پێیان وابوو لە ڕووی ئابووریەوە چارەسەری کەن وەختێک یعنی تا ئێستا نەکەوتە ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە کێشەی کورد چارەسەرکەن ئەزانێت چی بە دڵنیایەوە کە تورکەکان بۆ جۆرەی پێویستە نەهاتبوونە پێشەوە بەڵام تۆ حساب بکە ئەگەر هەدەپە بیتوانێت هاوپەیمانی ئەکەپە بێ ئەو کاتە ئەکەپە ناچار نابوو لەگەڵ هێزێکی تونڕەوی وەکو مەهەپە
وەکو مەهاپە دەستێک هەڵکە کە من بە بڕای من لە دوای 2015ەوە ئەکەپەکەی جاران نەماوە. یعنی ئەکەپەکەی جاران نەماوە زۆر شت لە استراتیژ و لە تێڕوانون و لە مامەڵی ئەکەپە گۆڕاو. مشکیلەی کورد لەگەڵ ئەکەپە نییە، لەگەڵ حکوومەت نییە، مشکیلەی کورد لەگەڵ دەوڵەتی تورکیایە، لەگەڵ دەوڵەتی تورکیایە. با ئەکەپە بڕۆ. چەندین پارت هاتن و ڕۆیشتن هەڵوەشانەوە لە مێژووی تورکیایە هیچ لە دۆخی کورد نەگۆڕا. ئەگەر ئێستا ئەکەپە بیدۆڕێنێ و بۆ نمونە هێزێکی تر بێتەکایەوە شتێکی وا لە دۆخی کورد ناگۆڕێ. خۆ ئەگەر هێزێکی تری غەیری ئەکەپە دێتەکایەوە بۆ نمونە فدراڵەتی قایلە بۆ کورد، بۆ نمونە پەروەردەی بە زمانی دایە قبوڵە بۆ کورد، جۆرە لە خۆبەڕێوەبەری قبوڵە بۆ کورد. من هیوادارم کە کوردەکان ببنە هاوپەیمانی و سەریخەن. بەس تا ئێستا هێزە لە تورکیا دروست نەبووە مەگەر کەسانی وەکو ئەحمەد داودۆغڵە و عەبدوڵڵا گوڵ و عەلی بابان و ئەوانە کە ئێستا ئەوانەش ئەو جەماوەرەیان نییە کە لە ئەکەپە جیابوونەوە. بۆیە تۆزێ قوڵتر بە بڕای من ئێمە من خۆم نووسیومە کاتی خۆی درێژەدان بە خەباتی چەکداری بەم جۆرە تا سەر پیاچوونەوەی ئەوێ هەڵسەنگاندنی ئەوێ ئایا لە خزمەت بەرەو پێشوونی دۆزی مەسەلەی کوردایە لە تورکیا یا لە تورکیانە. من بەش بە حاڵی خۆم پێم وایە خەباتی مەدەنی بەرهەمدارترە، زۆرترە ئەگەر هەموو توانەکان ئاراستەی ئەو کرێ و ئەم کێشەی نێوان خەباتی چەکداری و خەباتی مەدەنیەمان نەبێ بەرهەمەکەی زۆر باشە. با دووە پرسیار لەو دۆسیە لێ بکەم نەمانی پەکە لە ناوچە سنووریەکانی هەرێم کێشە بۆ ئاسایشی هەرێم دروست دەکات گروپی تر دروست ببێ ئەگەر پەکە لە قەندیل نازانم لە ناوچە شاخەوەکانی پارێزگای دوهۆک نەمێنێت کێشەی ئەمنی بۆ کوردستان دروست نابێت. ئەگەرێک کە کێشە دروست ببێ و ئەوە ئەمێنێتەوە چێ ئەو ناوچانە پڕەکاتەوە لە ئێستاوە تۆ ناتوانانی بڕیاری لەسەر بێ. بەس مەترسیش دروست دەکات پێ دوایە. ئەکرێ بە دووە ئەگەر بیانەوێ هەندێ دەوڵەتی ناوچەکە بیکەن بەسەر چاوی هێز ئەکرێ بیکەن بەسەر چاو بەس هەر لە ئێستاوە ناتوانانی بڵێ. دوای ناوبڕەکە قسە لەسەر ئەمریکا هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەین. سپاس دەکەم. وەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجو بقرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة 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 شايفوا يا اي تو سنة جيرابوي ربابا وركلام بو ئەم قورانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆی یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی 30 ئەڵقەی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک
گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی و پاک بەکاربێنە. گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش بە مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0970 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست مامۆستا گەر بچینە سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا با لە جۆ بایدنەوە دەست پێ بکەین، ینی پیان وایە گەر جۆ بایدن سەر بکەوێت بەتایبەت کە ئێمە پێش بەرنامەکە بڵێن ناوبڕی یەکەم باسی ئەومان کرد کە کێشەی کورد لە تورکیا دەڵێن کێشەی کورد گۆڕانی بەسەردادێ هەتا بڵێن ڕەنگە لە عێراق و لە سووریاش. بەڵێ جارە پێش هەموو شتێ ئەمریکەکان ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ کێشەی کورداناک. تەنها ئەوەیە بایدن لە ترەب تێگەیشتنی زۆرترە بۆ کێشەی کورد و بایدن تۆ ڕوونتر ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی لەبەرەوەی دامەزراوەی ترن لە چوارچێوەی دامەزراوەکانی ئەمریکا سیاسەتێکی ڕووندا ڕێژێت تۆ ئەتوانی پێشببینی هەنگاوەکان و سیاسەتەکانی بکەی لە کاتێکا قرس بووی ترەم بکەی دیارەگەر بایدن ببێ بەسەر گۆزیران. ڕوویەکی تر بایدن ڕاستەوخۆ عەفو ترەمپ ڕاستەوخۆ مامەڵەیە کرد وەک تاک لەگەڵ سەرۆک دەوڵەتەکانە و هەندێک جار بازرگانی و بەرژەوەندی ئابووری خۆشی وەک بزنسمانە تێکەڵاو بە پەیوەندیەکانە بوو بۆ نمونە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان پەیوەندیەکی زۆر خۆشی هەبوو و زۆر بە ئاسانی هەموو هەفتەیە ڕەجەب تەیب ئەردوغان ئەگەر بەهەڵەیان نەچوو بووم لەگەڵ ترامپ پەیوەندیە کرد و کاریگەر بوو بەسەر بیرکردنەوەی ترامەوە ڕێی پێگۆڕی جوایی لە نیوەی ڕێگاکانە لە کاتێکا بایدن هەڵوێستی زۆر ڕقە بەرامبەر بە تورکیا بەس ئەو پەیوەندی نێوان ئەردۆغان و ترامپ پەیوەندی بەچیەوە گەرم پەیوەندی بەهێز و بێچووکان دەکەن دەڵەوەکو پەیوەندی هاوڕێیە تاوەکو پەیوەندێکی ڕۆڵدارانە بووە. بێگومان تورکەکان خاوەنی دام و دەستگان یەکێک لەو شتانی کە سەرۆکێ دێتە پێشەوە میتی ئەو وڵاتە دام و دەستگای لێ کۆڵینەوەکانی ئەو وڵاتە بە هاوبەشی کۆمەڵی دام و دەستگای تر کە سێتی ئەم سەرۆکان خوێندنەوە خۆروا لە خۆڕەوە مامەڵی لەگەڵ ناک. ئەم سەرۆکە پێکاتەی چییە؟ لاوازیەکانی چییە؟ بەهێزەکانی چییە؟ دەرگای مامەڵەکردن و کارتێکردنی چییە؟ ئەمە بە راپۆر دەخەنە بەردەمی سەرۆک کۆمار لەگەڵ ڕاوێژکارەکان دەرگای مامەڵەکردنی ترامپ چی بوو خاڵەکان دۆزی بوو کە دیارە دۆزی بیانەوە دیارە دۆزی بیانەوە بزەبەت چی بووە ترەپ پێش هەموو شتێ بەرژەوەندیە ئابوووریەکانی خستە پێش بەهاکانەوە پێش هەیبەتی ئەمریکاوە پێش مەسەلە سیاسیەکانەوە بەشە لە بەرژەوەندی ئابوووریەکانش جگد لە دوای ئەمریکا هی خۆشی باسەکەن وەکو بززمانێک تیای بووە لەبەرەوەی خۆشی هەندێک جارنام و ئەسەسی مامەڵی کردووە هەر خۆی بووە کە تۆ هەر خۆت بی زەمانەتن نەبێ ڕاوێژکارەکانە بە جۆرەی پێویست ڕۆڵ نەبینن وەزارەتی دەرەوە و بەرگری و ئەنجومەنی ئاسایش و ئەوانە ئاسایش نیشتیمانی ئەمریکا ڕۆڵ نەبینێ دیارە تۆ ئاسانتر ئەتوانی کارت تێ بکرێ و لە ڕاستیشە کاری تێکرد. باشە بەس وەکو بایدن بۆ کێشەی کوردوتت هیچ بۆ تورکیا باشە یای بۆ
سووریا بڵین بۆ بایدن یەکەم کۆمەڵە تێگەشتنیە قسەیەکی کۆنی هەیە لەسەر بۆ نمونە لەسەر کورت لێرەیە کە عێراق بکرێ بە سێ هەرێمەوە دیارە هی سەردەمی سەناتۆریەکەیەتی کاتێ ئەندام پەڕەمە بۆ چونەی ماوە ئێستا مەرج نییە و بۆ چونەی ماوێ بەس گرنگ هەیە پاشخانێکی هەیە لە کورتەیەەکە یعنی لە کورتەیەگا سیاسی بووە دۆڵام ترام ساسی نەبوو ینی کوردنی نەناسی پێ یعنی کورد دەناسێ مەسلەی کورد دەناسێ لە هەر چوارپەرجەی کوردستانە و تا ڕادێ مامەڵی لەگەڵم سەرکردە کوردانەی باشووری کوردستان ئەمە یەک دووەم لە ڕۆژ ئاوای کوردستان ئێوێ پێگەیەکی بەهێزتری یەکەم لە مەسلەی سووریای هەبێ لە مەسلەی سووریای هەبێ بۆ ئەوەی کە قورسایی زیاتری هەبێ لە چارەسەرکردنی مەسلەی سووریا وەک کۆی سووریا و دووەم زارە ڕۆڵێکی زۆرتری هەبێ لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە و خاڵێکی تریش ئەو لێدوانانەی داوێتی هەڵوێستی ڕقە بەرامبەر بە تورکەکان بۆیە تورکیا یەکێکە لە وڵاتانی پێ ناخۆشە بایدن دەرچێ لەبەرەوەی هەتا لەسەر زاری وتەبێژی سەر کۆمار و ئەمانە پێشتر ئیدانەی لێدوانەکانیان کرد باسیەوەی کرد بوو کە من بێمە دەسەڵات ماوەیە لەمەوە پێش یارمەتی ئۆپۆزیسیۆنی تورکیا دێن بۆ یەک بگرن و دەسەڵات لە ڕێژەی تەیب ئەردۆگان بستێنەوە و هەتا بە دکتاتۆرم جۆرەشتانە وەسفی کردبوو هەڵوێستی ڕقە بەرامبەر بە تورکە باشە بەس وتت ئەو لە کێشەی کورتێدەگا بەس ترامپ بە هیچ لە کێشەی کورتێنە دەگەیشت ینی پێ دوای جیاوازشین نەکرد لە نێوان پارچەکانی کوردستان بە تایبەت کە لەگەڵ سەرۆکێری مێسیوان بارزانین دانیشتنی باسی دۆخی سووریای لەگەڵ کرد لە داڤۆس ینی پێ هەیە ئەنی تەنات کوردی پارچەکانیش لێکچیان ناکات ترامپ جارە لە هەندی ڕۆ نەخوێنەوار بوو بۆ نمونە ئەیوت کوردەکان لە جەنگی جیهانی دووەمە هاوکاری ئەمریکایان نەکردووە جەنگی نۆرمان ئەمە 400 ساڵە ئەمە شەڕێکی درێژ کێشانە ئێمە بەشداری ئەم شەڕە ناکەین پێوەری هەبوو ترامپ بۆ نمونە ئەو شەڕانەی شەڕی ئەبەدین شەڕی هەتا هەتاین ئەوە دایان ساڵە شەڕەکن و ئیتر هەتا کۆتایی با خۆیان شەڕەکە بکەن ئێمە لەو شەڕانە چێنەوە یەکە لەو شەڕانە شەڕی کورد و بەرامبەرەکانی بوو دووەمیان هینی خۆی دەربڕی وەکو بەکرێک گیرا وەسفی کوردی کرد وتی کوردەکان خەڵکێکی ترسنۆکشن نەخێر کوردەکان خەڵکێکی ترسنۆکن ئەگەر بە پشتیوانی فڕۆکەکانی ئێمە نەبێ ناتوانن بەرگری لە خوان وڵاتەکەشیان بکەن کە ئەمە دوا کرد ئەوان جەنگاوەرن مادام جەنگاوەرن و تۆ زۆر مەسەلە سیاسی و نەتەوەیەکەی ئەوانت بەلاوە گرنگ نییە لە بەرام کەواتەوەکو بەکرێک گیراویان لێتێ وەکو مرتەزیقیان لێدێ لەو لاو بە ترسنۆکی شارەزانی پێی وایە گەر فڕۆکەکانی تۆ نەبن ئەوان هیچیان پێ ناکرێ ئەو پەیمانێکی پشت بێ بەستراوریش دین لەبەرەوە ئەوە پنتاگۆن و وەزارەتی دەرەوە و ئاسایشی نەتەوەی ئەمریکی هەموو ئەوانە هاتنە سەرخەت بۆی زیانەکانی کەمکەنەوە ئەو بوو لە ڕۆژهاوی کوردستان چرای سەوزی بۆ تورکی هەڵگرنیوەی ڕۆژاوی کوردستانی دانێ و لە مەسەلەی ڕێفراندۆمیشە زۆر بە مەغرورانە مامەڵیان کرد و چاویان پۆشی لە حەشتی شعبی و تەنانەت لە جرنال قاسم سڵەیمانیش کە ڕێبەرایەتی شەڕەکەی کردن و هاتە سەر کورد باش بەس وەکو وتم جیاوازیش ناکردنەوە پارچەکانی کوردستان بە بڕای من نەخێر ئەی بایدن کە دەڵی تێگەشتنی باشتێ شتێکی تایبەت بۆ کوردەکاتشی لە بۆ منەوە نسبەت خۆمانەوە لە عێراق یاخود هەر لە چوارچێوی عێراقا مامەڵەکردن لەگەڵ کووردە وەکو بەشێکە لە عێراق بڵین بە بڕای من تا ئێستا سیاسەتی ڕسمی ئەمریکایە تا ئێستا سیاسەتی ڕسمی ئەمریکایە کە کورد سەربەخۆ نەبێ وەک پارچەیە لە عێراق بمێنێتەوە بەڵام بە بڕای من هێشتا زووە حکم بین بەوەی کە ئۆباما چی کردووە دیموکراتەکان لە ڕابردووە چیان کردووە و ئەمانیش یعنی درێژە بن بەو ڕێبازە لانێکم لە هەموو شتێکە و بایدن مەرج نییە هەموو ئەوەی ترامپ کردوێتی پێی بڕوخێنرێتەوە یاواز بێنێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە مادام تێگەشتنی بۆ مەسەلەی کوردی زۆرترە ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی ئەتوانی تێگەشتنی هاوبەش لەسەر مەسەلەکە دروست بکەی خۆ ئەگەر دەرفەتی مێژووی بێتەکایەوە دەرفەتی مێژووی چاوەڕێ نەکراو ڕەنگە ئەو کاتە شانسی ئێمە بۆ سەربەخۆبوون لە سای دەسەڵاتدارەتی کەسێکی وەکو بایدنە و یارمەتیدانی ئەمریکەکان بۆ ئێمە زۆرتر بێ لە کەسێکی وەکو ترامپ باشە بەس ئەو دەرفەتە دوورە پێ دوایە ئەمە لەگەڵ ئێرانەکانە ڕەنگە ترامپ لەگەڵ ئێرانەکانە کە ئێرانەکانیش پەیوەندیدارن هەم پارچەیەکی کوردستان لە ئێرانایە هەم هێزێکی گەورە و هەرێمایەتین و کاریگەرن بەسەر مەسلەی کوردەوە بایدن ڕەنگە تا ڕادێ ئامادە بێ کە ڕێکەوتنێکی تازە لەگەڵ ئێرانەکان بکە لانێکم ئەو هەموو تونی و زەخت و فشارەی ترامپیان لێنەکە ئەگەر چی مەرجیش نییە بەو ئاسانی نەرم بێتەوە وە کاتێوێ لە ڕاستی باشە بەس بۆچی ئێمە نەبوونێتە بەشێک لە استراتێجیتی ئەمریکا ئێمە نەبوونێتە بەشێک لە وەکو کورد ماوەسم
کۆمەڵی هۆکار هەیە لەبەرەوە ئێمە دابەشبوونی ئێمە زۆر تراژیدی و خراپە دابەشبوونی نەتەوەیمان بەسەر کۆمەڵی وڵاتی گەورەی ئەم ناوچەیە دروست بوون بەرژەوەندی ئەمریکەکان لەگەڵ تورکەکانە و لەگەڵ عەرەبەکانە و کاتی خۆی لەگەڵ ئێرانەکانە و یعنی ئەمانە ئەگەر ئەو بەرژەوەندی ئەوان و بەرژەوەندی کورد کەوتەیەک ئەوە بەو جۆرە لێدێکە بەرژەوەندی ئەوان بخدن بەسەر بەرژەوەندی ئێمەیە دووەمیان لەبەرەوەی لەسەر ئاستی دنیاە دان نەنراوە بە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردیا نەتەوایەتی کوردیا وەک بزوتنەوەیەکی ڕزگاری خواری نیشتیمانی سێمیان لە قۆناغی ڕابردووە لە ڕستاویستوانەوە وەکو وەرەقەیەکی سیاسی بەکاری بێن کاتی خۆی کێسنجەر ئەوەی نەشاردوێتەوە ئەمریکەکان ئیداری ململانەکانیان کردووە نەک بۆ چارەسەرکردنی بەڵکو بۆ ئەوەی وەکو وەرەقەی سیاسی بەرامبەر ئەو بەکاری بێنن چوارەم لەبەر پەرتەوازایی و ناکۆکی و شپرزی ناوماڵی کورد کە هەرگیز نەیانتوانیوە وەک هێزێکی یەکگرت و خاوەن قەزیەیەکی نەتەوەی خۆیان بۆ دنیا مەترەحکەن دنیا جاری وای بێزار بووە وەکو خاوەن قەزیە سەیری نەکردوون و لەبەر بەهێزی لە ڕاستیان وڵاتانەش تورکەکان و ئێرانیەکان و عەرەبەکان و هەموو ئەمانە کاریگەر بوون بۆیە کورد لە چوارچێوەی عێراق و لە چوارچەوەی مەسەلەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەیرێکرێ ڕاستەخۆ سەیر نەکراوە ئەگەرچی لە دوای شەڕی داعشەوە کورد تا ڕادەیە هەندێک کەسێتی بۆ دروست بوو وەک هاوپەیمانێ بەداخەوە بەڵام بەشە لە دەستکەوتەکانی شەڕی داعشمان لەدەستدا لەسماندا خۆمان لەدەستماندا خۆمان لەدەستماندا بەهۆی چیەوە بەهۆی نەبوونی تەوافق و ئەو دۆقی لە 16 ئۆکتۆبەرەوە ڕوویدا واروەها بەهۆی نەبوونی یەکێتێکی کوردەوە لە ڕۆژاوی کوردستان باشە بەزوتت ئێستا لایەنە بڵێن ئەمریکیەکان وانش بێزار بوون لەو دۆخێک کە لە کوردستان هەیە ئەم بەرتەوازیە بە دڵنیاییەوە تۆ نازانن مامەڵە لەگەڵ چێ بکەن کە تۆ ناکۆکیتە بوو یەکەم هێزە هەرێماتیەکان کاریگەرە بن لە بڕیاری سیاسی کوردستانە ئەم هێزە ناکۆکانە پەیوەندی سەربەخۆ دروست دەکەن لە دەرەوەی پەیوەندی هەرێمی یەکگرت و لەگەڵ هێزەکانە ئێران کاریگەرترە بێ تورکەکان کاریگەرترە بێ واروە ئەوان کاتێ مامەڵاکەن ناتوانن مامەڵە لەگەڵ دام و دەستگار ڕسمیەکان کە بۆ نمونە لەگەڵ سەرۆکی هەرێمیەکە نوێنەرایەتی قانونی هەموو هەرێمەکە بەس نوێنەرایەتی حەقیقی هەموو هەرێم ناکە سەرۆکی حکوومەت نوێنەرایەتی قانونی و ئیداری هەرێمەکە بەس نوێنەرایەتی سیاسی و عسکەری هەموو هەرێم ناکە لەبەرەوەی هەرێم دابەشە بەکردەوە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی بەسەر هەموو هەرێمی کوردستانە نییە بەڵکو فرە دەسەڵاتی لە کوردستانە هەیە کە فرە دەسەڵاتی هەبوو فرە پەیوەندی و فرە استراتیژی و فرە بەرژەوەندی هەیە ئەوان چۆن مامەڵە لەگەڵم بەرژەوەندیانە بکەن کە لە کاتێکە ئێمە دامەزراوەیەکی هاوبەشمان نییە نوێنەرایەتی هەموو مامکە و بەرژەوەندە جیاوازەکانی لە چوارچەوەی گوتارێکا کۆکرد باش ئەگەر ڕەگەزنامەی ئەمریکی تەبە دەنگت بە ترامپیان بە بایدندا ئەگەر وەکو مافێک بایدن بۆچی لەبەرەوەی یەکەمیان دیموکراسی ئەمریکا تا ڕادەیە ڕزگارەکە دیموکراتەکان یعنی جەمسەرگیریەکی ئستقتابێکی زۆر خراپ لە ناو کۆمەلگای ئەمریکا دروست دیموکراسی ئەمریکا کەوتۆتە بەردەم مەترسیەوە کەمینەکان لە ئەمریکا لە سای ترەمپا وەزع خراپ بوو لە سای وە زۆر بەشیان لە سەتا نزیکەی هەشتای ڕەشپێسەکان دەنگیان داو بە بایدن دووەمیان لەبەرەوەی بایدن تێگەیشتنی زۆرتر هەیە بۆ مەسەلەی کورد سێمیان تێگەیشتنی زۆرتر و حساسیەتی کەمتر هەیە بە تەوژمی ئیسلامی لە منتیقەکە ینی ئەو زیاتر دژایەتی تەوژمی ئیسلامیەکە ترامپ ئەگەر بمێنێتەوە دژایەتێکی چەند قاتی تەوژمی ئیسلامی دەست پێەکە هەندێکی ئیسلامی خرێتە سەر لیستی ترۆر لەوانەی خوار مسلمین بەڵام بایدن لەبەرەوەی ئۆباما و ئەوانە کاتی خۆی تێگەشتنیان بۆ شۆڕشەکانی دنیا عەرەبی هەبووە لانی کەم ئەو هەڵوێستە ڕق و توندیان بەرامبەر تەوژمی ئیسلامی لە ناوچەکان نابێ و تێگەیشتنیشان بۆ کورتەیە پێشەوە مەسەلێ بەس دژایەتێکە لە ڕێگەی وڵاتانی عەرەبی دەبێت پێ بۆ تەوژمی ئیسلامیەکە بێگومان بەشێک لەو ڕەنگە لەو سەفقەیە بێ کە لە نێوان وڵاتانی عەرەبی بۆ ئەسر بەرژەوەندی پاراستنی ئیسرائیلە عەرەبەکان داوایان کردووە لە بەرامبەر ئاشبوونەوەمان لەگەڵ ئیسرائیلە ئەبێ شتێکمان لەگەڵ ئیسلامیەکانیش ئێستا بڵین ئیمارات و سعودی پێ دوای ترسیان هەبێت لە دەرنەچوونەوەی ترامپ هەموو عەرەبەکان حەزەکان زۆربەی هەرە زۆریان ترەپ دەرچێتەوە بۆچی لە کاتێکە ڕەنگە پارێکی زۆری لێ وەرگرت جگە لەوەینا یعنی عرابی یعنی سازدەری ئاشبوونەوەی نێوان ئەوان و ئیسرائیلە و هەڵوێست و تون بوو بەرامبەر ئێران ئێستا لە فکری عەرەبی و لای دەوڵەتە عەرەبەکانی جا زۆربەیان ئێران شوێنی ئیسرائیلی گرتوتەوە لە دوژمنایەتیە بە پلەی یەکەم بە پلەی دووەمیش تورکیا ئەمە ترەمپ خاوەنێم دید و تێڕوانی نەبێ ئەترسن بایدن بەو ڕۆشنیە یعنی لەگەڵەوە مەسەلەیان بەستاکو ئێستا ژێگلا نەکراتەوە بڵێن تۆزێکی ماوە ڕەنگە ئەگەرەکان ئیترێمە وەکو ئەگەر قساکەین یعنی ئەڵێن ئەگەر ئەو ببێ بە سەرۆکۆمار یاخۆ تۆ دڵخۆش دەبێ ئەگەر بایدن دەرچێ بڵێ دڵخۆش دەبێ ئەگەر بایدن دەرچێ پێم باشترە بە بڕای من باشترە بۆ دۆخەکە باشتر سپاس دەکەم زۆر سپاس بۆ
بەڕێز مامۆستا بەکر کاروانی سیاسەتمەدار کە لەگەڵ مامی زۆر سپاس دەکەم. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.